خی گەورە و مێرەبان سەڵاتان لێبێ خۆشەویستان هیوادارم لە هەر شوێنەی بن لە شتاغۆ دەروون دروست بن. خۆشەویستان ئەو ڤیددیۆی ئەمڕۆمان درێژە پێدەری ڤیددیوەکەی دوێنەیە کە باسی لە باسمان لە حاڵەتی دەرونی دەکرد. دەتوانین بڵێن حاڵەتی دەرونی پێناسەیەکی کورت لە حاڵەتی دەرونی بکەین. حاڵەتی دەرونی برێتیە لە وەڵامدانەوەی یان بەرپەرشدارنەوەی هەر ڕووداوێک یان هەر پێشهاتێک کە ڕۆیان داوە یان لە داهاتوو ڕوودەدەن. بێگومان لەم حاڵەتشدا کۆمەڵێک گۆڕانکاری ڕەفتاری، کۆمەڵێک گۆڕانکاری هزری، کۆمەڵێک گۆڕانکاری جەستەیی و کیمیایی لە کەسەکە بەدی دەکرێت. ئەگەر بین و حاڵەتی دەرونی پۆلین بکەین دەتوانین بنین حاڵەتی دەرونی خۆی لە دوو حاڵەتە ببینین. حاڵەتی دەرونی خۆش، ئاسوودەیی دەرونی کە حاڵەتێکی زۆر ئاساییە، بەڵام ئەگەر بێت و زێدەڕۆیی تێدا نەکرێتن. تێدا کەسەکە هەست بە ئاسوودەیی، خەندەی سەر لێوان، سینگفراوانی، شوفراوانی، بیرکردنەوەی ئیجابی، متمانە بەخۆبوون، هەروەها پەیوەندیەکی باش لەگەر دەوروبەر دەبەستی، هەروەها لە مەسەلەی خواردن و خۆراک و ئەوانە هیچ کێشەی نابی. بەڵام ئەگەر زێدەڕۆیی لە حاڵەتی ئاسوودەی دەرونی هەیە، حاڵەتی دەرونی ناخۆش یان مێنتاڵ دسترێس کە ئەوەی جێگرنگ و جێسرنجی ڕێنماکاری پەروەردەیی و پزیشکانی دەرونیە ئەو حاڵەتەیە کە چۆن ئێمە بتوانین کەسێک لەم حاڵەتە دەربازی بکەین یان کەسەکە بەخۆی چۆن بتوانێت خۆی لەم حاڵەتە دەرباز بکات. بێگومان ئەم حاڵەتە کۆمەڵێک نیشانەی هەیە. گرنگترین نیشانەکانی ئەوەیە کەسەکە لە کوتەی دەبێ، پشی تەنگ ئەبێ، ئارەقەی ئەکا، حەز بە شکست ئەکا، متمانە بەخۆی نابێ، هەروەها پەیوەندیەکانی لەگەر دەوروبەر لەگەر ئەندامانی خێزان تێک ئەچێ، هەروەها لە بواری مەسەلەن خواردن و خواردنەوە و خەو و ئەوانەی لێ تێک ئەچێ، هەروەها متمانای خۆی لەدەست ئەدا، حەز بە لاوازی و بێهێزی دەکا، زۆرێک هەست لە بێزاری دەکەم. ئەگەر گرنگترین شت ئەوەیە کە ئەو کەسەی ئەو حاڵەتە ناخۆشەی بەسەر بێ، یەکەم شت ئەو شتێک کە ڕووی داوە وەکو خۆی قبولکە، واتە لێکدانەوەی هەڵا بۆ پێشات و ڕووداوەکان ناکاتن. ئەگەر بە خۆت ناتوانیت چارەسەری ئەو کێشەیە بکەی، زۆر ئاساییە داوای یارمەتی لە کەسانی تر بکەیت. شەرت نییە ئەو کەسەش پسپۆری دەرونی یان دکتۆری نەخۆشی دەرونیەکان بێت. دەتوانی داوای یارمەتی لە ڕیسپی و یان کەسێکی بەتەمەنی ناو خێزان بکەیت، دەتوانی داوای یارمەتی لە مامۆستای ئاینی بکەیت. بەڵام ڕێنمای ئێمە بۆ ئەو خۆشەویستانە ئەوەیە کە هەر کاتێک لە ئەنجامی هەر ڕووداوێک یان هەر کارە ساتێک یان هەر پێشاتێک کە کەتە لە حاڵەتی دەرونی ناخۆش پێتان چارەسەر نەکرا، بەبێ شەرمکردن، بەبێ دوودڵی ڕاستەوخۆ پەیوەندی بە ڕێنەماکاری پەروەردی بکەیت. ئەوەی لێرەدا گرینگە لەوانەیە جێپرسیاری زۆربە هەر زۆرتان بی، ئایا چارەسەری ئەم حاڵاتانە چییە؟ گرنگترین شت بۆ چارەسەری ئەم حاڵاتانە ئەوەیە کە ئەو پێشات و ڕووداوە کە ڕووی داوە وەکو خۆی قبولی بکەیت، نە بە زیاد نە بەکەم. زۆر جار هەیە پێشات و ڕووداوی ڕووی دەدا، مەسەلەن خۆمان بە بەرپرسیار دەزانین ئەگەر ئەوەها نەبا ئەوها نەدەبوو، ئەگەر ئەوەمان نەکرد ئەوە و ئێستا پێشهاتەکە ڕووی داوە، پێویستە ئەو پێشهاتە وەکو خۆی قبولی بکەین. دووەم شت لێکدانەوەی ژیرانە. لێکدانەوەی ژیرانە یعنی چۆن خۆمان لەو پێشهاتە دەرباز بکەین. پلانێکی گونجاو و ڕێکوپێک دەتوانین یارمەتی خۆمان یان یارمەتی کەسانی تریش بدەین کە لەو حاڵەتە دەرونیە دەرباز بدەن. سێەم سوودوەرگرتن لە ئەزمموی کەسانێک کە پێشووتر ئەو شتیان بەسەر هاتووە یان تەجروبەیان کردووە یان دیراسیان لەسەر کردووە. دەتوانین سوود لە ئەزمموی ئەو کەسانە وەربگرین وەکو نمونەیەکی سەرکەوتوو. هەروەها دەتوانین پەیوەندی کۆمەڵایەتی یان پەیوەندی تاکە کەسیەکان لەگەر کەسانی تر
دەتوانین کێشەکان لەگەری بەش بکەین، بەڵام بە مەرجێک ئەو کەسێکی قسەی لۆ ئەکەی دەبی بەڕاستی ئەمانەت پارێزبی. ئەگەر ئەو کەسەی قسەشی لۆ ئەکەی باسیش لۆ ئەکەی ئەگەر هیچیشی پێ نەکرێت خاڵیبوونەوەیەکی دەرونی لە لای ئەو کەسە ڕوو ئەدات کە ئەو حاڵەتە ناخۆشەی بەسەر هاتووە و حەز دەکات کە گرینگە بەلای کەسەکانی تر، حەز دەکات کە ئاسوودەیە، حەز دەکات کە کەسێک ئامادەیە جێ لێ ڕایڕاگری، هەروە ئامادەی یارمەتی بدە بە پێی تواناکانی خۆی. شتێکی دیشکە زۆر گرینگە، تری زۆر گرینگ ئەوەیە کە هەوڵدان بۆ دڵخۆشیکردن، واتە ئەتوو بەپێ ئەو ئیمکانیاتانە و ئەو کەرەستانەی کە لە بەردەستایە دەبی دڵخۆشیەک ئارامیەک بە خۆت ببەخشی، حتا ماوەیەکی هەست و سۆزەکانت ڕەفتارت مێشکت ئارام دەبیتەوە، بیرکردنەوەیەکی دروست لێکدانەوەیکی دروست لە حاڵەتەکەی دەکەی. بۆ نمونە گوێگرتن لە موزیک، گوێگرتن لە قورئان، یان پیاسەکردن، یان یاری ئەلکترۆنی، یان سەیرکردنی فلیم و دراما و کۆمەڵێک شتی تر، یان سەردانیکردنی شوێنی گشتی، باکو و باخچە وەکو نەماسەنەن بوونمونە دارچاندن، نەمام چاندن، ئەتوو بە خۆت دەزانی بە چ ئاسوودە دەبی، بە چ ناخت ئارام ئەبیتەوە. خاڵێکی گرنگ ئەوەیە ئەگەر ئێمە نەمانتانی ئەو هەموو خاڵانە هیچیان جێبەجێ بکەین، دەتوانین هانا بۆ کەسانی پسپۆر ببین، پسپۆری دەرونی، دکتۆری دەرونی کە دڵنیا بن پسپۆری دەرونی و دکتۆری دەرونی و ڕێنەماکاری پەروەردەی و هەر ناونیشانێکی تربی ئەوانە دەتوانن زۆر بە جوانی بە پلانێکی گونجاو دەربازتکەن لەو پێشهاتە. زۆر سوپاستان دەکەم، سوپاسی ئەو کۆمنتە جوانە و سوپاسی ئەو پشتگیریەتان ئەەکەم کە لە کار و چالاکیەکانم دەکەن. هیوادارم هەر شوێنەی بن لە ساغ و تەندروست بن. تا بابەتێکی دی ئینشاڵڵا بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.